سڵاو کاک بیلالی. سڵاو کاک دکتۆر گیان. ئەم کاتەوە هەموو کاتێکە باش. هەورامان و هەموو ئەم سپێتی ئەم شێوە زۆر جوانانەی کە ئێمە واین خەریکین گفتوگوی تیاکەین پڕبێت لە خێر خۆشی بۆ جەنابت و بۆ ئەم خەڵبێ هەورامانت پیرۆز هەورامانت لە خێر. کاک بیلالیان شانەیەکی داری نەبینم بەدەستەوە. ئەرە وڵا دکتۆر گیان ئەمە شانەیەکی کۆنی کوردەواریە ئیتر حەزم لێ کردوتم بە ئەم ڕیشە ماش و برنجیەدا بێنم کە هەر تاڵێکی ئەگەر سپی و ڕەشەکەیشی هەر بۆ خۆی تعبیرێکی تایە لە ڕابردوو لە ئێستا کە هەم ڕەسەنایەتی و هەم تازەگەریشی پێوەیە. ڕاست کاک بیلالگیان ئەو شانەدارینە ئەبێ ئەقلێک وەکو پختەیی ڕێک و پێکی و جوانی ئەفلاتون نێژەیەکی لە خۆشەویستەکانی بەشەر جەمالە زیباییە جوانیە بەشەری ئەو سەردەمە لەو برسێتیها لەو کێرەوەری و مەینەتیها کە وڵاتانی تر یەکتریان کوشتووە ئەم بۆ ئەبێ لە بیری جوانیا بێ و لە دارێک شانەیەک دابهێنێت تا ڕیشێک و پرچێکی پێ جوان بکە و خۆشەویستی و دڵداری پێ بکە. خۆشەویستی وا لە کوێ ئەمنەتەوە کە ئەوە لەو سەردەمی کێرەوەریا گرنگ بوو. بە دڵنیاییەوە گرنگی خۆی هەبوو و بە بەردەوامیش کاتێککە ئێمە بەکاریهێنین هێشتا و گرنگی خۆی هەر لە دەستنایەوە. ئەفلاتون نێژێ معرفەت و جەماڵ ئەمە جەماڵ کورد زۆر گرنگی چیتاوە بە معرفەت مەتەڵێک لە بواری معرفەتە کە جاندوی ساتەوەکو داهێنانێکی زانستی باسی دێکە ژێ زانست بەم شێوە داهێنانەکە مەتەڵێک بوێش هینی ئەو دیوە هیوادارم بە زمانی ڕۆژهەڵات لێ تێبگەی ئیشەڵا لێ تێگەم بەس ینی ها چۆنەڵی بەڵکۆمە خوای بیزانم ئیشەڵای زانی نێکی زانی یارمەتی دەکەم خۆ مەتەڵ بۆ جوڵاندنی مێشکە یێژێ ئەمە چییە هەتاتە کونێ و مەتاتە کونێ قەتباریکەی ملشۆکنی هەتاتە کونێ و مەتاتەکونێ قەت باریکەی ملشۆی ماڵاوێکە دەست برد بۆ ئامۆ مەزانی پەیوەندی بڵێ ئامێ نایزانی دایزانم بە زمانێت درێژم بووە بە ئەم دارەکە ئەو دارەکە بزمارەکە هەوسارەکە دایێتە قوربانەوە تەشەکەی بەدەستەوەی ئەم دارەکە ئەو دارەکە بزمارەکە و ئەو سارەکە جا کاک بیلال ئەم دوانم بۆیە پێوتی مرۆڤ بە معریفەت و بە زیبایی بە جەمال جیاوازەوێ لە ئاژەڵەکان ئەم دوانە زۆر گرنگە لە لای کورد کوردی ڕەسەن یا ڕەسەنایەتی کوردی هەمووی ئەوە نیشانەدا بەڵام ئەمڕۆ کاڵ بووەتەوە ئەگەر تماشا بکەی لە بەرگنێکە پشکەڵی پێوە توانیەسی نەویەک دروستکات کوڵەباڵێک دروستکات چون لەم شاخەنا هەموارانەی هەورامانە بارێ داربنەی بە شانتۆبێری تێخوار چل کوونەکاتە پشتە ئەبێ بەرگێکی بتە و بێ بەرگەی بوری ئالەو بەفری سەر شاخانە قاچەڕچێت ئەبێت تەشیەک و بێت ژنێکی زیرەک خوریەکی پێ بڕێسێت یا موویەکی پێ بڕێسێت تا ڕەشماڵێکی پێ بکات یا پوزەوانەیەکی پێ بکات بەرگەی ئەو بەفرە بوری چون سەنعەت نییە ئەبێ ئەقلێک و پێ بێت خواردنی هاوین کە زۆرە و خراپەوێت وشکی بکەیتۆ خواردنی زستانی ماڵ و مناڵی پێخاسکەی لە مێویش بیگرە تا ئەرا و ئەخیر دەرخۆنەیەک بێ پنەیەک بێ ئەستۆکێک بێت تا بتانی زکی ماڵ و مناڵتی پێکەرکەی هەرچەند ئێستا لە بەرامبەر هەموو ئەم شتانی کە ئێستا ئێمە هەین وەدامان ناوە لە بەردەمی خۆمانە هەر لە تەشیەکە و کوڵە باڵ و پوزەوانەکە و ئەمە کە ئێستا لە ملی من و جەنابتایە و ئەم سوزگیە جوانانەی کە ئێستا لە سەری دانیشتوین لە بەدیلیانە شتی زۆر لەمانە لەوە ئەچێ بە کوواڵێتی تر و بە نرختر و بە قیمەتتر ئەمڕۆ هەبن بەڵام جەنابەت باسی جوانیت کرد ئەمانە چیرۆشیان لە پشتەوەیە هەر شتێکیش چیرۆکی لە پشتەوە بوو گومانیتیان یەکە مقەدەس و پیرۆزە چۆن ئەم پیرۆزیە ئێمە لە کاتێکا کە بەدیلیان هەیە لەمانە باشتر لەمانە چاکتر ئەتوانین هێشتا هەر ژیان لەگەڵ ئەم چیرۆکە جوانانە بکەین. کاک بیلالگیان من تر پێویستیم بەم کڵاوە نییە وەکو چیرۆک گەرەکم بێژم ئەم کڵاوە ئێستا ئەگەر لە سەری ناکەم پشتم نەکردۆ سەبا پیرانە ئەگەر ئەم جامەدانی و مشکیە بە پشتۆ نابەستم پشتم نەکردۆ سەبا پیرانە جلی باشتر و هەرزانتر و سەنعەتی تر هەیە بۆیە چوون بەرەو لای بەڵام ئەبێ بزانم ئەو کڵاوەی بۆچی لەسەر کرد ئەمەی بۆچی بەست چون پێشمەرگەی و شاخە بوو ئەمە برین پێچەکەی بوو
چونکە بار هەڵگری ئەو شاخە بوو بۆ زستان و هاوین و بەهاری مناڵەکانی ئەمەی پارێزەری لەشی بوو. ئەگەر ئەوە بەرچاوکەین ئەبێ بێژین ڕەسەنایەتی کوردی وا لە بیرۆکەکانە ها لە داهێنانەکانە ها لە جوانیەکانە نەک بیکەی بە نوستالۆژی و بێژی ئەبێ هەرچۆنێ بووە من گرێ بدرێم بکۆن نابێ بەرەو پێش بڕۆم نابێت جوڵە بکەم ئیجازەم بدەیت شعرێکی جوانی مامهێ من لێرانە هەر زۆر بە پێی بابەتەکە بڕێکی عەرزەکە زۆرم پێخۆش ئەفەرمێت کیژی خەڵکی بۆمبی ئاتۆمی دروست کرد و ئەتۆش هەر دەزانی ناوی ئەستێڵک و دەرخۆنە و پنە لە حاڵێکای ساوتمان بە شانازی دروستکردنی ئەو پنە و ئەستێڵک و دەرخۆنە لە کاتێکا مردم لە برسا ئەمەمانە بۆ خۆیان داهێنانی گەورە هاوسێیان پێکرات یەکترمان پێ تێرە کرد و یەکترمان پێلاوان فێری زانست و هوەر بوو ئەو لە سایەی خوێندنی تۆش تەشیمان بۆ دەڕێسی یادگاری شیرنە تەشی کاتی خۆی شیرین ژیانی ئێمەی دەرباس کرد جوانە تەشی کاشتی خۆی داهێنانی ئێمە نیشاندا ئێستا داهێنان گەیشتووە سەر مانگ تەشی ئیتر بەر پێشمان ناخا ئەبێ ئەو هەستە ڕەسەنە کوردیە کە هاوکاری تیا بوو کە معریفەی تیا بوو کە شانەدارین و جوانیەکەی تیا بوو ئەمڕۆ ئەوە دووبارە بکەوێتەوە گڕ بە ڕنگ و بۆنی کوردایەتیوە بیکاتە زانست بیکاتە بەرهەم بیکاتە خواردەمەنی بیکاتە سەنعەت هەناردەی بکاتە وڵاتەکانی تر لەگەڵ پێشکەوتنا هوەرەکەی چی بنێنێ من بەمە ئەڵێم ڕەسەنایەتی کورد کەواتە کاک دکتۆر من ئەمەوێ وەکۆڵێ بڕۆینە ناو بابەتێکی زۆر قوڵتر لەمە کە ڕەسەنایەتیەکە هەر لەم شتومەکانان نییە لە هەستی هاوماڵێتی و بەدەمەوە هاتن لە یەکتر قوبوڵکردنی ڕاوبۆچوونە جیاوازەکانی یەکتر ئاخر وەختێک کە یانود ئەسپێک زۆر ڕەسەنە یعنی مانای ئەوەی تیا بوو کە ئەم ئەسپە بە مانای کەلیمەوە وەفاداری بۆ خاوەنەکەی ئەنوان ئێمە بۆ ئێستا ینی ئەبێ ڕەسەنایەتی بەستەنها گرێ بدەینەوانێ بەوەی کە ئێستا من ڕیشم بە شانەیەکی داریندا ئەهێنم یان بە شانەیەکی پلاستیک ڕاست قوربان ئەگەر ئێمە بچینەوە ناوی ڕەسەنایەتی کوردی ئێستاش هەر ئەیبینی خۆڵان حەزەکەمە بکەیتەوە سەر وڵی زۆر جوان بوو لێو لەبەر دڵی تۆ بەسەرچە ڕەسەنایەتی ئێمە ئەوە نییە کە ئەم قوڵینە یا تەیکەیەکمان لە دارێکی ئەرخەوان دروست کردووە و خانوویەکمان هەوە وشکە کەڵکی کوردەواریە و دیمەکی تایە ئێستا خانوو ئەبێ کۆنکریت بێ چیمەنتوو بێ بەرگەی بوومە لەرزە بگرێ ئەو خانووە جوانە با بمێنێت وەکو بناغەی بیناسازی و سەنعەتی تەلارسازیمان بەڵام ئەبێ لە سەنعەتی ئەمڕۆە ئێمە گەرەکمانە خستەخانەیەکمان بێ باکتریایەکی تیا نەبێت لەوە ناکرێت بۆیە پێشکەوتنەکە داوای ئەوە کات با ئێمە لە ڕەسەنایەتی کوردیا لە سەنعەتا نەگەڕین لە تکنۆلۆژیا نەگەڕین لە خێرایی و سورعەتا نەگەڕین لە بابەتە کولتوریە فەرهەنگیەکانە بگەڕین نەبێ بە فۆلکلۆر کە زانست علمی لەگەڵا نەبێ بە مۆزەخانە نەبێ بە نۆستالۆژی کە تۆ چقەبەستوی بەرەودووە یا هەمووی سەردەمی شانازی خۆ وەرگرت پێنیشانی کەسی بۆی بێژی بێرە بڕۆین بۆ مۆزەخانە مۆزەخانە مردووە تازەیتر ئەو شتانێمە ناتوانین پێ بژین ئەگەر ئیشارەتێک بکەم بە ڕەسەنبوونی کوردیانی چی من لە 5 خاڵا ئەتوانم باسی بکەم یارمەتیچم زۆر جوانە یەکێکیان ئێمە ژیانێکی زۆر سەختمان بوو تۆ تەسویری ئەوە بکە لە ئەم شاخ و داخەوە ئەم خەڵکی هەورامانە بەڕێزە وەکو نمونەیەک لە ئەو نەتەوەی کوردە کە هەر یەکێکی لە جێگەیەکێکی لە گەرمای کەلارە یەکێکی لە شاخانی ترە لە کوێستانێکی ترە چۆن توانی بێتی لەرا خواردنی زستانی بەرگی زستانی خانووی بۆ بەرگەگرتنی ئەم سەرما و شەختە دروست بکات چۆن توانی بێتی ئەو ڕەنجە کە خوێ تەواو بێت بە ساڵێک خوێ دەست ناکەوێتەوە چونکانی خوێ نییە تحمل بکات خواردنێکی بێخوێ نەخۆشینێکە تێتە سەریا دکتور و چارەسەری نییە چۆن بەرگەی بورێ ئالوات تماشاکەی ڕەسەنایەتی ئێمە بەرگەگرتنی سەختیەکانە کە ناومان نراوە داربەڕوو چون لە ناوی دارەکانە ئەو گوێزە ئاوی نەدێرە وشکە بێت ئێمە هەنجیرە دێمەکان گەیشتن بەداومانە ئێمە بەڕوو گەیشت بەداومانە دارتووەکان گەیشتن بەداومانە ئەبێ بەرچاو بکەین ئەم ملەتە یەکێ لە ڕەسەنبوونەکانی ڕەنجە نەبوو ئەوە ڕەنجی یەکتر بدات ڕەنجی قوبول کرد لە پێناوی سەرکەوتنا نەک ئەمڕۆ تۆ بە ناوی کولتور هەر وێنەی من بگری ئەنفال کراوم وێنەی من بگری کوژراوم وێنەی من بگری دیل کراوم وێنەی هەمووی ئەو بەدبەختیانە
ئەوەندەی ترورەی من دائەبەزێنێ نیشان بدە لە ناوی ئەو ڕەنجە کۆچەربیرکارێک دروست کرد لە ناوی ئەو ڕەنجەوە توانیتە لەگەڵ دراوسێکە تا بە کاسە هاوسەیەک خۆشەویستی و عشق دروست بکەیت یەکتر لاواندن دروست بکەیت ئەمە یەکێ لە ڕەسەنبوونەکانی ئێمە لە ڕەنجە هەڵناین وەکو جەنابی قازی محەممەد فەرمووی وتی بە پێوە ئەمرین بەڵام لەسەر چۆک ناژین ئەوە مانایە عزەتی نەفسمان بێت لەو پەڕی هەژاری و نەغاری و ڕەنج و مەینەتە یەکێکی تر لە ڕەسەنبوونەکانی ئێمە هاوکاریە ئەم ماڵانی هەورامانە تماشاکە تۆ بزانە ئەم هەموو دیواری بەردە ئەیبینی ئەم هەموو بەردە لەسەر یەک دانراوە سربانی یەکێک حوشەی ئەوەکەی ترە ئەگەر قوبوڵی ڕمەڕمی دراوسەکەی لە سربانەکەی نەکات دراوسەتی ناکرێ گەلە کۆکەنیان کردێ پێکەوە خەرمانیان کۆکرسەوە ئاژەڵداریان کردێ هاوکاریان کردێ ئێستا ئەنجومەنێکی دێهاتیا ئەنجومەنێکی نێودەوڵەتی دروستەکرێت بۆ دروستکردنی ئاشتی ئێمە هەمووی باخەکانمان بەو ئەنجومەنانە چووە نەخۆشمان بووە دراوسی ئاودێری باخەکەی کرێ چاودێری باخەکەی کرێ ڕان و گاغلمان نەوەڕان و نەوەشوانمان بۆی کردێ ئێستا ئایا لە ترافیکەکانە بەجێ ئەستر و گوێدرێژ سواری سیارەی 8 و 6 پێستۆنین هاوکاریە زانین ئەگەر نەماوە ڕەسەنایەتی کوردیەکە سیارە نەیبردووە فکرەکە نەماوە هەستەکە نەماوە ڕەسەنایەتی ئەم میلەتە بووە بەڕاستی هەستی نان و نمەکردنی یەکتری وانداری هەستی ئەوە بووە کە بەڕاستی هیچ وەختێک ئەگەر کابرا دزێکی وە کۆڵێ بەناوبانگیش بوو بێ بەڵام بەخوا ئەو نان و نمەکە ئەگەر نان و نمەکی شوێن و جێگەیەکی کردبێ قەت دەستی نەبردووە خیانەتی لێ بکە من هەر نمونەی حەزەکەم لە خزمەتی جەنابتا بژێڕنەوەکە دزێکی مەشهوری قامیشی شینکایەتی بە ناوی سەعا لەگەڵ شەریکە دزەکە شەوێک ئەچنە ماڵێکەوە بۆ دزی ئەم خەریکی گەڕانە بە دوای ئاڵتون و پارە و مجەوهرات و ئەوانەیە سەیرەکە لەم لاوە شەریکە دزەکەی سەلاجەکەی کردوتەوانی و خەریکی ماس خواردنە بۆیە بانیەکاڵێ سەعوەرە واز بێنە جارێکە خۆ کەسی لێن ئێمە بە ئیسراحەدەی بین وەڵی یەک ماستیان هەیە ئەوەنە شیرین و خۆشە وەکوڵێ هەردە پەنجەکەی خۆتی پێوە ئەخۆی ئەڵێ باوکە ڕۆ لێم خوارد ئەڵێ ئەرە وەڵا لێم خوارد بۆ ئەڵێ دەهات چیمان هەڵگرتۆ دای نێرەوانێ ئێمە ماڵێک کە نمەکمان کرد چۆن بتوانین ئاخر دزی لێ بکەین چەند جوانە ئەم هەست و ئیحساسە کاتێک کە ڕۆژانێک بووە کاک دکتۆری ینی من بیر لەوە ئەەکەمەوە ئێمە لێمان قەوما هاتین لە ڕۆژەڵات پێشوازێکی زۆر گەرمیان لێکردین نانەکانی خۆیانیان لەگەڵا کردین بە دوو کەرتەوە ئێمە وەختێک کە کیمیا باران کراین لەو دی و تەواوی زامەکانیان لەگەڵا تیمارە کردین ئەمە چ خۆشحاڵیەکە کاتێک کە ئەگەڕێیتەوە بۆ ئەم ڕەسەنایەتە وەکو جەنابەت فەرمووت هەمیشە ئێمە لە ترافیکەکانە کاتێک کە ئەگەر ناوەستین ئەوە فکرەکە گۆڕاوە فکرەکە ئەوەز بۆ وەکو جەنابەت کەرەسەکە عیبی ئەجینا هەموو شتەکان خاڵێکی تر بۆم پڕ کردەوە میوانداری کورد ڕەسەنبوونی کوردوا لە میوانداریە تۆ لە کوردوە بگەڕێ کورد تایزاتە خێزانی یەکتری تاڵان نەکردووە شەڕیان کردووە وەلێ خێزانی یەکیان تاوان نەکرد ئێمە بۆ نەتەوەکانی تریش هەروە لاگیر بووین لە میوانداریە وەختێ میوان هاتێ بە ملمانە چی میوانی خۆشەویست چی میوانی غەریب چی میوانی لێ قۆماو باشترین خواردنەکەمان بۆ داناوە پاکترین پێخەفەکەماندا بە ئەو پێی بخەوێ بڕێکات خواردنەکە و نەکەم بووە وتیمانە بە مناڵەکان ئای بە قسەمەکە نەگەر پاشخوان ماوە ئەخۆین با میوانەکە تێر بخوا ئەم ڕۆڵەکە ئێمە بینیومانە لە لاواندنی میوانە ئیستاتە خانوبەرەکە زۆر گەورەترە کەپرەکە نەماوە ئەوسا بە کورسیە کە خەفتین یەک لێفە بوو هەمومان قاچمانە کرد بە ژێری ئاخەفتنیسا هەر کەسێک سەد بەتانیەیە کەس پێی نەخەوتووە ئێستا ڕەسەنایەتی کورد ئەوە نییە خانووەکە گەورە بووە سیارەکە زۆر بووە خواردنەکە باشە سەلاجێ خەوەکە و ئارام نەبوو هەستە کەس لاواز بووە ئەو هەستە چی لە ناوی بردووە نایڵێ میوانداری کوردیەکە نایژم بۆ غەریبە ناژم بۆ لێ قۆماو بۆ قێزان و ئایلەکەی خۆ برا و خوشکان و سەردانی یەکتر ناکەن ئالەویا ئەبێ بگەڕین بە شوێنی ڕەسەنایەتی کوردایەمە بەو سەردانانە شادیە گەورەکان و بچووکەکان دروستەکەین خەمە قورسەکان سووکەکەین و گرفتە گەورەکان ئاسانەکەین من یەک شتی تر لە ڕەسەنایەتیە ئەگەر ئیزافە بکەم کە ئەی بینم زۆر پێی دڵخۆشە بم جاری وا هەیە بیر لەوە کەمەوانێ ئەڵێم خەڵک زۆر مەشغوڵی خۆیەتی بەڕاستی
وەکڵێ نایپەژێتە سەر کەس ئیلاقی کەسی نییە خەڵک لە بەرسە ئەمریانە بەڵام هەندێک دیمەن ئەبینم کە بەڕاستی پێی دڵخۆشم ینی لە بینەکەی خۆم پەشیمانە مۆڵم ناوانیە هەر تەماشایکە لە جێگەیەکە لە جێگەیەکی تەنانە دوورە دەستی شەگەر سیارەیەک لا یابێ پەچی کەوتە بێت چەندین سیارە ئەوەسن بۆەوەی کە هاوکاری بکەن چیت پێویستە پرسیاری لێ ئەەکەن ئەمە چەند خۆشکە ئەم ڕەسەنایەتیە کە لە وڵاتی ئێمە ئەبینرێ بڕوان پێ بکە کاک دکتۆر جەنابەت وڵاتانی ئەوروپات بینیوە بێگومان و هەندێک وەکۆڵێ شار و شوێن و جێگەی تریشت بینیوە هەروە بە ئاسانی ئەم دوکانی ئەتەڵا فرۆشی و ئاڵتون فرۆشیانە کە هەیە و زۆر زۆر احتیادیە و هیچ کێشەیەکیشان نییە و کڕین و فرۆشتنی خۆشیانەکەن و ئەو ئارامیە زۆر جوانەی کە احتیفاظکردنە بە یەکتری لە زۆر شوێن نایبینی کامێرە نامێنێ ژن نامێنێ بەڵام ئێمە لە هەولێر و لە سلێمانیا بەبێ کامێرە و بەبێ چاودێر بە کێشێک ئەیبینین هێشتا دەستپاکی لە ناوی کوردایەکێکتر لە ڕەسەن بوونەکانە کاکبیلال کە ئەگەر قسەکە درێژەی بێت بانەی بڕم بێمە سەر ئەوەی کە یەکێکتر لە خاڵەکانی کورد من حەز ناکەم سەر لەبەری و پەرستینی گەورە و ڕیش سپی جێگەی ڕاستی و دروستی بگرێتەوە وەلێ چەنێ گەورەکانی ئێمە لەبەر ڕاستی و درستی ڕیش سپیمان بوون نەک لەبەر بەس ڕدێنێکی سپی لەبەر ئەزمونکردنی ژیانیان ئەزمونێکی تەجربەیەکی گەورەیان بووە ئەتبینی خوێنێک کوژرانی گەنجێک ئاژاوەی دوو گوند بە پێدەرمیانی دوان لەو ڕیش سپیانە ئەبوو بە ئاشتی نە مەحکەمە بوو نە قەزا بوو کاتی وابوو من بیستومە کابرا کوڕی کەسێکی کوشتووە کفنی هەڵگرتەوە چووە بۆ ماڵەکە لەوێ دەستێ جلیان پێدا و نردیانەتەوە من نایژم ئەمە ئەبێ جێگەی عەدالەت بورێ عەدالەت پێویستە وەلێ لەو ڕەسەنایەتی کوردیەوە ئێمە نەگەیشتین بە دادگا نەگەیشتین بەو جێگە بە دوو ڕیش سپی بە ئاشتی حەلیانە کرد و ئەیان و ڕێگەی شەڕ بە کۆنەقینە کۆنەقینەکانیان لاورد بۆ شەڕ نەمێنێ ئەوە ڕەسەنایەتی کوردی بوو کە ئێمە ئەمانتوانی ئەگەر کەسەکە خەتای خۆی قبول کرد و قەوڵی دووباتکردنەوەی خەتای نەکات ئێمەش لە سزاکەی بگەڕین بۆەوە دۆستایەتیەکە بمێنێت کەچی بە دەورمانە نەیان هەر خەتاکات و داوای لێبوردنیش ناکا و ئێمەش ڕەنگە بووینە داردەستی چی وێژنە میچە ڕەسەنایەتی کوردیە ئەوە ڕەسەنایەتی کوردی نیە بەڕێزم تۆ لەگەڵ هێزێکە کە زاڵمە پاڵی پێوە بدەیت و بێژی من ڕەسەنم ناڕەسەنی ئەگەر دەسەڵاتی چ هەبێت خاڵێکی تری ڕەسەنایەتی کوردی ژیانی ژینگەیمانە کاک بیلال تۆ تماشایەم هەورامانە بکە ئیشەڵا ئەڕۆین جێگەم دیاری کردێ نیشانە بدەم هەر ئاوەدانە هەورامان هەر بە ئەشیای ئەم ژینگە ئەوەیان کردووە کە ئیسا تەلارسازی جیهانی ێژێتی دیمەکێکیان خستۆسە ناوی دیوارێکی وشکەچن کە کاری کۆنکریت و چیمەنتوی کردووە بۆیان هەر لەو دارە دەرگایان تاشیوە لە تەختە لەبەر ڕێز و حرمەتی دەرگا ژەنەکە کێیە ئەدا لە دەرگاکە دەست ڕێزی دەرگاکە پیاوانە و ژنانیان لەسەری داناوە کە ئەگەر پیاوە تەقەداژ نییە نەچوە دەرگای بۆ بکاتەوە ئەگەر ژنە تەقەداژ پیاوێک حەزەکەم ئەوم بۆ ڕوونکەیتەوە چۆنە من ئەمە بیست بوو بەڵام بەڕاستی وەکو بینی نەمبینیەوە دەی با پێتی بڵێم پیاو ئەقیڕێنێ یا ئەقیژێنی پیاوەقیڕێنێ ئەیژن ئەقیڕێنێ ئەقیژێنێ دەنگە ناسکەکان دەنگی ژنانن دەنگە بۆڵەکان و قڵەوەکان دەنگی پیاوانن دنکێکیان گرد و قورسە وەختی لێ دێژە بم 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 دانێکچە تاق 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 وەختی ئەو دەنگە ناسکەکەتی ئاوە تۆ ئەزانی ئافرەتێک وا لەو بەردەرگاوە ئەوەیش ڕەسەنایەتی تۆز بە حرمەتی ئەو ئافرەتێکە نێری بۆ بەردەرگاک و ئەگەر کاتەکە نەگونجاو بێ پیاوێکیش بە دوای ئافرەتەکە ئاچوات بۆەوەی ئەو ئافرەتە ڕەنگە لێ قۆما بێ یارمەتی گەرەک بێت یەکێ ناوێ بەڕەتیوە ئافرەتێک دەرگای بۆ بکاتەوە پیاوێک پشتیوانی بێت ئەمە مەبەستمەوە نییە ئمە ئیسا لێرە ئەگەر لە شعرەکەی مامۆسا هێمنە بڕۆینەوە دوا من دێڕێتری بخێنەوە بینی ئێمە کاتێک داوای هاوکاری ژن و پیاومان وەیە کرد و تەوازنی ڕەگەزی یا باڵانسی جەندەری لە فێربوونمانە لە پەروەردەمانە بەرچاوکریا کە جیهان هەر نەیەزانی هەر ئاگای لێ نەبوو ئەفەرمێت ئەو بە ئاسمان ئافری دنیا گەڕا چووە بن بەحر دەک نەمێنم کاری تۆش هەر لە ژوور دانیشتنە کوربەزێنە ئەو لە عیلم و ئەو لە کار و سەنعەتە گوێرەوێشە سەنعەتی تۆ پێت خەنی بووم بیچنە هێژەی تر بەسە لە گوێرەوێ بڕۆرە شتێکی تر شەنگەبێری یار و دەستباری کوڕی کۆچەر نەبێ شەنگەبێریان ئەو کچەی مەڕدۆش شەنگەبێری یار و دەستباری کوڕی کۆچەر نەبێ چۆن دەگاتە جێ هەوار و هۆبە
ئەو بارگە و بنە کوا مەتاعی کوردەواریمان دەچوو بۆ هەندەران گەر بە سەربەستی نەژیبا ئەو کچە ماز و چنە بیر و هاوێری لەگەڵ کاکی نەکرد با بن پشک چۆن دەمان بوو ئەو هەموو گۆشت و پەنیر و بەرگنە یعنی کچ و پیاوی ئێمە هاوکار بوون بەڵێ دوو ڕەگەز بوون ڕەگەز بۆ نێرومێبوون بۆ زاوزێکردنە بەڵام ئیش و کارا لە هەورامانە ژنمان بینیوە جلی پیاوانەی لەبەر کردووە لە کاتی شەڕا لە کوردەواری ئێمە بینیومانە بەرانبەر بە دژمن شەڕوانمان بووە شەڕوانی ژنمان بووە بۆیە ئەگەر ڕەسەنایەتی کوردی بەدوایە ئەگەڕێی نابێ بەست لە جل و بەرگ و گوێرەوێ و هەرمێلەتە و سێوا قەتیسیکەی ئەبێ بچیتە پشتی ئەو فکرە هەرمێلەتەی دروست کرد یعنی ڕێک و دروست ئەوەی کە مامهێ من ئەی فەرموێ تانەدان نییە لەم شتانە ێژێ لێرانەوەستی وەستاوی مەڕۆ بۆ شتێکی تر ێژێ بچۆرە پشتی فکرەکە کە داهێنانی کرد لە بەرگن تۆی گەرم کردو خواردنی زستانی دروست کرد شانەی بۆ جوانی و ژیریت دروست کرد شەڕی بە ئاشتی دەست پێ کردو و بە هاوکاری بارە قورسەکانی ئاسان کرد ئێستاش هاوکاری زانستیمان گەرەکە ئێستاش هاوکاری ئەخلاقیمان گەرەکە ئێستاش داهێنانمان گەرەکە و ئێستا ئەوەیە کە کوردێک گەرەک کێسی ڕەسەنایەتی بێڵێتەوە بەجلە کوردیەکەتەوە خەڵاتێکی نێودەوڵەتی لە وەرزشا وەرگرە بە ئەخلاقە کوردیەکەتەوە لە ساحەیەکی وەرزشیە کە پاڵەوانێک بەزێنی یا ئەت بەزێنێ بێرە خوار هاوکار بە بێ ئەخلاق مەبە بە کۆمنتەکان لە ژێری نووسراوەی کەسەکانە بە ناوبردنی پیاوە بەرزەکان بە سپاس و پێزانین بەو کەسانەی لە هەر زمان و زێدێکی ترا فێر ئەکەن بەمانە ڕەسەنبوونی کوردی خۆ نیشان بدە کە تۆ مرۆڤێکی باڵای و ئەگەر تۆزێکیش زیادەڕەوی نەبێ بڕۆرە ناوی پێغەمبەرانی هێمە داهەمەە هەمووی پێغەمبەرەکان کوردن بە زمانی تر کراون عربی عاریبە و عربی مستعربەمان ئەگەر هەر بگەڕێنەوە پێغەمبەری خۆمان تۆ وایە پێغەمبەرەکان ئەگەر چی پێغەمبەری ئاسمان چی پێغەمبەری زەوی چوونی سایتر پێغەمبەری ئاسمان دوای خاتەمیەت تەواو بوو ئەبێ کەسانێک لەسەر زەویە ئیشی پێغەمبەرایەتی بکەن پێغامی چاکە بوون بۆ یەکتری چی پێغەمبەرەکانی ئاسمان و چی پێغەمبەرەکانی زەوی ئەمین نەبن سادق نەبن ڕاستکۆ نەبن کەس متمانیان پێکا سەد موعجزەیان پێبێت بۆیە ڕەسەنایەتی کوردی بۆرە ناوی ئەمین بوون ڕاستکۆبوون لێهاتووبوون و بابەتی چ ئیسا و دوا غەیری هەر مێلەت ئیستا و دوا سەردەمی سەنعەت و علم و زانستە هەناردەی زانستی چ بکە ئەگەر کۆچەر بیرکارەیە خەڵات وەرەگرێ هەمومان شانازی پێکەین با خەڵاتی وەرزشی بێ با خەڵاتی خواردەمەنی بێ با خەڵاتی سەنعەتی بێ با هەڵپەرکێ و گۆرانی و نۆرۆز و بۆنەکانی چ بێ وەلێ وریابی کوردیان زۆر لە هەڵپەرکێ و نەورۆزە کەم کردوەتەوە و نیانڵا ئەو سوچەکانی کوردی بێ سەنعەتی تەلارسازی کوردی ببینە بێ سەنعەتی ئەخلاقی و هاوماڵی کوردی ببینە بێ هاوکاری نەتەوەییان ببینە بێ میوانداریان ببینە بێ لە خۆبوردەییان ببینە و بێ بەرگەگرتنیان لە سەختیەکانە ببینە جنابت پێ وایە لە ئێستاە و ڕەسەنایەتی وەستاوە ئەگەر وەستاوە هۆکارەکەی چییە و ئەگەر نەوەستاوە چۆن بەردەوام وەڵا پێم وانییە بە وەستاوێت وەلێ خاو بووەتەوە و هۆکارەکەی ئەوەیە کە ئەم بەشەی کە من وەکو پاشخانی شتەکە وەکو معریفەت وەکو لێهاتووی شجاعەت وەکو جەماڵ جوانی باسم کرد لەسەر گەنجێک نییە پەروەردەی بکە لێی نازانێت لەسەر منە کە مەتەڵەکان نەزانم لەسەر تۆیە کە ئەیزانی ئەمە بۆینۆ زانکۆکان ئەمە وەکو بیر جێوەجێ بکەین گەنجەکان توانیانە وەکو جل و بەرگ و شاڵ و ئەمانە هەموو ڕۆژێک لە بۆنەکانە ڕای بکردن و نیشانمانی بدەن ئێمەین کە نەمانتوانیوە وەکو پاشخانی معریفی و جەمال و لێهاتووی شتەکە لەگەڵ ئاسەوارە کولتوریەکە کە گەنجەکان زۆر دڵیان پێخۆشە فکرەکەیش جێبەجێ بکەین ئەگەر پێشکەوتنی سەردەم لەگەڵ ئەو بناغە فکریانە کەوتم بێتە لای کەسە لێهاتووەکان تێکڵیان بکەن بە لێهاتوویەکۆ خاڵە لاوازەکانی کولتور بدەنە موزەخانە بابمێنی خاڵە بەهێزەکانی بوونە تکنۆلۆژیا و سەنعەت و گەنجی بۆ پەروەردە بکەن بە زوویی هەم گەشەکەین هەم هەناردەی وڵاتانی ترەکەین لە زۆر شتێکی چاکە هەر ئاگامان نەبوو وڵاتانی تر هەناردەیەمیان وەرگرت ژنە شەڕوانەکانمان کە چوونە بەرەی شەڕ و بۆ پاراستنی خاک ئەم جار نیانوت من ناموسم پیا و ناموسە ژن ناموسە وتیان خاک ناموسمانە چوونە بەرەی شەڕ
جلی شەڕوانەکان چووە بەری هەزاران کەس لە وڵاتانی ترا نەیچیانزانی ئەمە جلی کوردیە وتیان ئەمە جلی غیرەتە ئەمە جلی لێ هاتووی. لەناو بەرنمەکە و شتێکی پیشانەیەم هەر لەم تەوێڵەیە جا حەزەکەم بڕین ئەوەم پیشان بە و ئیتری ئەمیش ماڵاوایی بکەین و سەنعەت و تەلارسازی و دەیان شتی جوان هەر ڕێ بکەی خۆی بانگ دەکا ێژێ بێ بیبینە بە تەمام نیشانتی بدە.